براي بەڕێزم باوکی ڕێبین فەرموو براکەم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باوکی ڕێبین برای عزیزم. اللهم وسلم من فرمي قرآن عبد السيد سيارمي عمود هذا قصر فرمودك يقول القرآن خينا. هذا خواي يقول لك القرآن فرمي الطيبات للطيبين والطيبون للطيبات. أباشا مثلا زماني حزتي نوح صلى الله عليه وسلم بخير حزتي لود أمدوانا شان صال خزانة كانيان كافر وشون لقل أن خزانة كافرانا ومنورش يعني بوم نالغانش يعني قوربون بس تشاو يجي لو في غمانا أولو العزم شا شون شان صال لقل أن في غمانا أولو العزمانا دو في غمر لقل دو آفتي أو بري طيب أو بري خبيث بيكوا بيكوا جيت لو أنا حزتي قومي لود بيسين قومي جبوت شون أو إذا يكذو لقى يا حزتي نوح بسالك اسمع لباري حزتي سليمان وكفرمي إذ نفشت في غنم والناس عنهم يا ودوك زين بولاي عليه كان عليه إن أخي دوت 99 نعجة ما بس يشيل اللي أما أو يا أو برتاري كوا مرين شارج نبالخيس كليمنو إنك بوين خسرك عليه إنه كأنه هو شون أو خسري أو يتي وخو عبر الأقمار ظلين أو يا أو خسري أو كلا حزي سليمان دانيشن إفريت قربوا يعني شون أو أنا ما أنتوا زبورون كيتو خوا زي بخير واتو بتشاوان وندي ببيتو أنا قسان لصدق كم ويل زانستي بند دابه باوشي ريبين لقرآن بيروزا دفع الطيبات للطيبين برزان زور كز أو تواليك دلاته بلام أو معناه وانية بياواني باك بوشناني باكن ژنانی پاک بۆ پیاوانی پاکن والخەبیثات للخەبیثین ژنی پیس قابل بە پیاوی پیسە بەڕێزان ئەمە مەبەستی قسەیە یعنی قسەی طەیب بەرهەمی دڵی پاکە بەخوا هەر کەسێ دڵ و دەرونی پاک بوو زمانیشی پاکە هەر کەسێ دڵ و دەرونی پڕ بوو لە خۆشەویستی خەڵک زمانی گوڵی لێ دەبارێ ئاەتەکە مەبەستی ئەوەیە بەڕێزان ئەینەکە کە باوکی ڕێبین جوان دڕون کردەوە ئەوەتانێ خۆگەبەوە بێ لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ژنەکەی کافر بوو وضرب الله مثلا للذين كفروا امرأة لوط وامرأة نوح كانتا تحت عبدين من عبادنا فخانتاهما خيانة عقيدان لكدن نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ژنەکەی کافر بوو ئەوە لە لوتکەی ئەو پەڕی طەیب پێغەمبەرانی خوا لوتکەی طەیبی و چاچی و پاچی ژنەکەشی ژنە پێغەمبەرێک کافر بێ لوتکەی پیسی نخير الطيبات للطيبين مبستي أويا أقد دلو درونت خاوين بو دڵنیا بە زمانی گوڵە زمانت وشەی شیرین و بۆنی عتری لێدێ ئەوەی کە خەبیثە دڵ و دەرونی پیسە بەدەست خۆی نییە زمانێکی زبر زمانێکی ڕق زمانێکی پیس گوێندان بەو تەشهیر بەو بوختان بەو غیبەت بەو ئەوەیە الطيبات للطيبين دڵ و دەرونی خاوێن زمانی خاوێن دڵ و دەرونی پیس زمانی پیس ئەینا ئەگەر بەوە بێ زۆربەی کات جاری وایە لە دوای پێغەمبەرانیشەوە سەلامی خوان لەسەر بێ پیاوێکی ساڵحی خواناس ژنێکی بەدفەساڵی زمان زبری زمان شەڕ بە پێچەوانەوە ئافرەتێکی بۆ خوا سوڵحاوی خانومانی خانەدان دەست بە دەست نوێژ دەم بە زیکر میوان پەروەر منداڵ پەروەر پیاوێکی لالوود دول لەڕووی پیاوانی بەڕێز و جەنابتان و بینەران شەلاتێکی توش بووە ئیترەمە ژیانە تۆ بڵێ خوای پەروەردگار قاعیدەی قورئانەکە تێکدا نەخێر ئەوە باسی قسە و دڵ و دەروونە لە باسی سولەیمانە کە فەرمووی وللي 99 نعجة باسی ئەوەی کرد کە دادوەر مامۆستا ناسری سوبحانی بە ڕەحمەت بێ زۆر جوان باسی ئەمە دەکا دەفەرمێ دەرسێکیدا بە داوت کاتێک یەکێک هات بۆ لای وتی من یەک مەڕم هەیە ئەویان 99 مەڕی هەیە داوا دەکات تۆش مەڕەکەی خۆت بدە بە من ئاشتی وا ڕەوایە فەرمووی نا خوای پەروەردگار فەرمووی جارێکی تر بڕیار مەدە جارێکی تر بڕیار مەدە دادوەر پێویستە گوێ لە هەردوو تەرەف بگرێ یەکسەر کەسێک کە شکۆی حاڵی خۆی کرد ئەمایەتە ئەومان پێ دەڵێ فێری قازیەکان دەکات من کاتی خۆی لە وتارێکی مزگەوتی ڕێگای باشتیشە باسی ئەوم کردووە وتەکانی جەنابی مامۆستا ناسری سوبحانیم زۆر بە جوانی لێدا لەسەر ئەم ئاەتە جوانترین تەفسیری کردووە مامۆستای پایابەرزی کوردی شەهید جەنابی مامۆستا ناسری سوبحانی جێگەی بەهەشت بێ پلەی شەهیدی بەنسیب بوو بێ دەفەرمێ خوای پەروەردگار لێرەدا باز حکم بە دادوەرەکان دەکات فێری یاسای دادوەریان دەکات دەفەرمێ ئەگەر کەسێ هات بۆ لات مەزڵومیەتی خۆی بەیان کرد وتی فڵان کەس 99 پلەی هەیە من یەک پلەم هەیە دەیەوێت لێم بستێنێ مەڵێ وەڵڵا نەحەق گوێ لە بەرامبەریش بگرە جارێ حکم مەدە
خوای گەورە فەرمووی ئەی داوت نابێت جارێ وا بکەی جارێ گوێ لە بەرامبەریش بگرە بزانە داخۆ ئەمە ڕەشی ئەو نەبووە ئەم داگیری کردووە ئەوە باسی دادپەروەریە باسی حکمی دادگایە هەتا دادوەر حاکم گوێ لە هەردوو تەرەف نەگرێ هەڵە دەکا ئەگەر یەکسەر بە سۆز و عاتیفە و هەز بزواندنی شکاتکار بڕیارێک بدە ئەوە دەتوانن لە کتێبەکانی ماوەسا ناسیری سوبحانیدا زۆر بە جوانی تەفسیری ئەو ئاەتەی کردووە ئەڵێ کاتێ بەڵقیس کۆشکەکەی لە سەدەمی سولەیمان پێغەمبەردا سەلامی خوای لەسەر لەلایەن عیفریت من الجینەوە گواسترایەوە بەڵێ هەر بە ئەوە نەبوو وێنەکەی بگواستێتەوە هەر خۆی گواستوێتەوە بۆیە عیلم پێمان دەڵێ قورئان پێمان دەڵێ دەکرێت ڕۆژێک تەنەکان لە ماوەی چاوتروکانێکا بگوازرێنەوە چۆن ئێستاکانە کاتی خۆی ئەگەر 100 ساڵ لەمەوە بیان وتایە لە ئەمریکاوە وێنەیەک بۆ کوردستان لە رووسیاوە بۆ کوردستان لە ئەمریکاوە بۆ رووسیا لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا ئەگەر وێنەیەک حدەزمە موبایلەکە تا بنێ یەکسەر وێنەکە لەوێ حازرە وەکو خۆی حازرە ئەمە عیلم ئێستاوەتانە 100 ساڵ لەمەوە بەدەما شتیوانە زۆر مەحاڵە لە سەدەمی سولەیماندا دیارە ئەمە موعجیزەی پێغەمبەران بۆ سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە ئەمەی بۆ ئەو مستەخەر کردووە بەڵام پێشمان دەڵێ ئەڵێ چاوەڕێ بکەن لە ڕێگەی زانستی فیزیاییەوە ڕۆژگارێک بێتە پێشەوە چۆن ئێستا وێنەکە لە ماوەی کەمتر لە نانۆ چرکەدا دەست بە مۆبایلەکەدانا بۆ ئەم سەراوسەری دنیا وێنەکەەوە خۆی گواستراوەتەوە ڕۆژێک دێت تەنەکان ئەم کتێبانە هەکسە بە گواستراوەی بچن بۆ شوێنێکی کە چاوەڕێ بکە لەوە چێ من و تۆ نەیبینین بەڵام عیلم بگاتە ڕۆژگارێک ئەمەی کە قورئان باسی کردووە ئەمەی کە قورئان معجزەی ئەم معجزەی پێغەمبەرانە هەمووی لە واقعی ژیانی ئینسانە ڕوودەدەن و دەبیندرێن ئەوە باسی ئەوەیەن با مرۆڤەکان بە دووی عیلما بگەڕێن وبقنا أو حقيقتي كتنكانش وكو أو عرشي بلقيس أو يعني عقلي نيدبري بلقيس كأنه دلي هوا نخير هر خودي خوي بو تنك بدن بجسمه برنجو بوينه بهمش تك واصل أبوه نخير وينك خودي تنكانش واصل أبوه راجع علم دقات أو حقيقته